لە پڕ لێڵبوونی بینینی مرۆڤ لەوانەیە نیشانە بێت بۆ بوونی کێشە لە هاتوچۆی خوێن بۆ چاو یاخود بۆ مێشک. هۆکارەکانی لێڵبوونی چاو چین؟ جەڵدە لە پڕ لێڵبوونی چاوەکانت لەوانەیە ڕوو بدە کاتێک جەڵدە لەو بەشەی مێشک دەدا کە تایبەتە بە بینین و فەرمانەکانی چاو. لە کاتی هەبوونی جەڵدە لەم بەشەی مێشکدا نیشانەی تریش بوونی هەیە، لاشەت ماندوو دەبێت و توانای قسەکردنت نامێنێت یاخود بینینت لەدەست دەدەی. ناوەڕاستی تۆڕی چاو پێی دەوترێت ماکولەر. کاتێک خوێن یاخود شلەی تری لێوە دەردەچێ پێی دەوترێت ڕزینی ماکولەری شێدار، دەبێتە هۆی لاپڕ لێڵبوونی چاو یاخود لەدەستدانی بینین. فشارکردن لە چاو دوای سەیرکردن و سەرنجێکی زۆر لە شوێنێک وەکو کۆمپیوتەر و مۆبایل و ئامێرە ئەلیکترۆنیەکان بەبێ وەستان، بەتایبەت لە شەوان. هەوکردنی چاو نەخۆشیەکە لە پەردەی دەرەوەی چاو کە زیاتر بەهۆی ڤایرۆس یاخود بەکتریا تووشی دەبێت. بەرزبوونەوەی شەکرەی خوێن هەوکردنی کۆرنیەی چاو کە پێی دەوترێت کیراتیتیس